سڵاو ئەمانەی لەبەر دەستمایە ساڵی 2019 هەمومان کەم تا زۆر بینەری ئەو پێشکەوتنە گەورانەی دنیای لەسەر ئاستی تەندروستی. ئێمە ناڵین ئەمەی لەبەر دەستمانایە دواکەوتنە یا ناڵین ئەمانە عیلاج نییە. ئەمانەیە لەم بەرنامەیە پشداستی کەینەوە کە ئایا ئەمە نووساوە عیلاجی کۆڵۆن، ئەمە نازام گەڵایەکی هینە، ئەمە نووساوە ئەمە بۆ کۆکە، ئەمە نووساوە ئاوی گوڵ نازانم بۆچی، ئەمە بۆ پاکردنەوەی گورچیلە. ینی با بگینە سەر ئەو ئەسڵ و فەسڵەی کە تا ئێستاش ئایا لاوازی سێکتەری تەندروستیە لە کوردستانە کە تا ئێستاش خەڵک پەنا بۆ جەڕاح و بۆ دەرمانی جیایی و بۆ ئەم گژوجیانە با کە بەشێک لەوانەی کە سەرقاڵی ئەم کارن هیچی لێ نازانن، تەنها بە تەسەوری خۆیان شتەگرنەوە و ئەینە دەست خەڵەوەکو لە ماوەی ڕابردووشە. هەر خۆشم بەرنامەم لەسەر چەند کەسێک کرد کە بە جۆرێک لە جۆرەکان سەروەختێ میز و کلێنس و نازانم چی و چی ئیرا بە خەڵک بە ناوی عیلاجەوە کە گەیشتە بینە قاقای اینجا حکوومەت ڕاستڵەشی و کۆمە لە شوێنی داخست. من نامەوێت زیاتر قسە بکەم چکە ئەم دیاردەیە بەڕاستی ماتریالم زۆر لایە، دەرمانم زۆر لایە بە ناوی ینی ئەگەر پیا و ئەمەنەی لە ماڵەوە هەبێ ئەم دەرمانانی لە ماڵەوە هەبێ پێم وایە تر تووشی سەرەتانیش نابێ. بەڕاستی بە خۆشحاڵیەوە بە میوانناری محەممەد ئەمین بە زمانی هەولێریان مەلای بەیتار و مەلا محەممەد ناسراوە عیلاج تەبیعی و جەڕاحی و ئەوواک بەخێربی زۆر بەخێربی. محەممەد حاجی عەلی خۆیان بەخۆیان ئەڵێن حەکیمی جیایی و خاوەنی سنتەرێکیشن لە شاری سلەیمانی کە ئەم دەرمانانە هیچ جەنابیانە. دکتۆر سەفین قادر بەڕێوەبەری بەشی دەرمانی جیایی لە وەزارەتی تەندروست. جەنابی شێ بەخێربی. زۆر نازام لەکوێوە دەست پێ بکەین. دکتۆر با لە تۆوە دەست پێ بکەم. وەکو بۆچوونێکی خۆم وەکو ڕۆژنامە نووسێک لاوازی سێکتەری تەندروستی نییە لە کوردستانەوە خەڵک هەتا ئێستا پەنا بۆ ئەم شتانە بە؟ سەرەتا زۆر سوپاس بۆ بەرنامەکەت. بەڕاستی دوولایەنە ینی ئەویش ینی بەشێکی پەیوەندی بە هۆشیاری خەڵکەوە هەیە، بەشێکی پەیوەندی بە ڕاگەیاندنەوە هەیە. وەزارەتی تەندروستی لەگەڵ بڵاوبوونەوەی ئەو شوێنانە ژمارەیەکی شوێنی زۆر بە ناوی دەرمانی جیایی لە کوردستاندا هەڵسا بە دروستکردنی لێژنێکی باڵا و دەرکردنی کۆمەڵێک ڕێنمایی گرنگ بۆ ئەم بوارە. ئێستا ڕێنماییەکان لە ئەنجومەنی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە. باش بەڵێ جواب بنایەمەوە ئەڵێم لاوازی سێکتەری تەندروستی نیە لە کوردستانە کە ئەم تا ئێستا خەڵگە ئەمدا و دەرمان و گژی و جا و شتە دەرخواردەی لە بەناوی کۆکە و مەکوشتیوە. نا لاوازی سێکتەری تەندروستی نییە ینی پەیوەندی بەشێکی پەیوەندی بە هۆشیاری خەڵکەوە هەیە. ینی من کابرایەکی ئەکادیمیم چۆن دەچم لە لای کابرایە کە شادەی نییە دەرمان دەکڕێت. باشە ئەگەر ئێوە عیلاجی نەکەن دکتۆری عیلاجی نەکات چی بکات ینی؟ بۆ عیلاجی ناکات. باشە کاک محەممەد لە چ کاتێکە نەخۆشیێتە لای ئێوە؟ سەرەتا سپاسان دەکەم. من ببوو لە بەرنامەکەم سەرەتا و کۆتایشتینی ینی تۆزێک حەزیشم بۆ جدیاتر. سپاسی بەخێرەکەتان. نەخۆش لە چەند سێکتەرێک هەیەتە لای ئێمە. یەکێ لەوانە کاتێک کە ببوورنەوە قسەیەکەم دکتۆر یان عیلاجی کیمیایی ئیفلاسی بە نەخۆشیێناوە یان بێئەمەل بووە لە چارەسەرە کیمیاییەکان. ئەو کاتە پەنا بۆ عیلاجی سروشتیە بە لە مەرحەلەی ئێمە بترازێ پەنا بۆ شێخ و مەلە ئەبرێت. یعنی بەڕێگەی سروشتی ئەماتوانین زۆربەی نەخۆشەکان چارەسەر باشە قسەکەی تۆیە لە کاتێکە مەسەلەن دوو نەخۆشیە بۆ لای ئێوەی تر کە بێئەمەل بووە لە دکتۆر و لە سێکتەری سەحی لە کوردستانە ئینجا پەنا بوویەوە بە. باشە مەلاجان بەخێر. من نازانم بەچی ناوە بەرم. محەممەد ئەمین مەلای بەیتار هەم عالم دەزانێت. باشە هەموو عالەمەزانێت. تۆ لە هەولێر دانیشی؟ لە هەولێر شارەکانی تریش دەزانێت. باش شارەکانی تری ژێن بۆ لاوە. باشە تۆ بەسڕە تا ڕوومادی و هەتا شارەکە. باشە چیەکەی تۆ ئیشەکەی تۆ چییە؟ من وەشی برێکە چۆن دەبێت عینەن لە لای دکتۆرسی چاری پێ نەکرێت کە دەبێت ئەو دەستەی بەرز نابی یەکمان بابێ مەسەر ئەو دەستە نە بۆ دواوە دەڕوە نە بۆ سەرەوە دەڕ. باش هاتێ دەرێ ئەو 3 ساڵەوەمە ئەو درێ هەیە 5 ساڵەوەم هەیە دەرێ 6 ساڵ هەیە دەرێ ساڵێک وەم لێ هاتی. چۆن چاکە کردووە؟ یەک مەفسەلی بسکۆلی لەکەم لی بۆی تەقین فۆری دەست تۆیکی. باشە ئەی ئاعتیما دەخیتە سەر ئەشیا ئەو لایەنە تەندروستەکە یان هەر خۆت بە شعشی پێ کە دەزانم چیان مەفسەلیش. باشە دکتۆر بۆچی دکتۆرێک ینی حەسەب قسەی مەلا
بۆچی دکتۆرێک لە کوردستان ناتوانێت ئەو دەماری بۆ بتەقێنێ بۆ ئەمەتوانێت بۆی بتەقێنێ نانە دەتوانێت بەڵام ئەوە بە ڕێگای لایەنە عشاریەکەی باسی تەقاندن دەکانی بلە ئینگلیزی شتێکی ترە ینی ئەوە دەکرێت بەڵام ئەوان ممارەسەی دەکەن ئەوە شتێکی کوردەواریە و ینی باش ئێستا بۆ ماوەی بۆی بەجێماوە بڵێ تۆزێک بەڕوونی قسەم بۆ بکە بڵێ ینی بە مجاملە و بە خاتر و خۆترۆ قسەم بۆ مەکە ئەم پیشەی ئەمان ئەمیش هەمووکو دەرمانی جایی ئەمی ژۆک و مەلایەکە بڵێ چوزانە من ئەمێ ناوی هەندێک کەس بێنە بەڕاستی مەسەلەن بۆن من لە شاری سلەیمانی حاجی ڕزگارێک هەیە کە بەڕاستی ئێجگار خەڵکیی زۆر سەردانیەکە و بڕەنگە مەسەلەن وەکو چۆن ئەمە سەپۆرتکردن نییە و پشتگیریکردن نیە بەڵام حەقیقەتە یعنی وەک چۆن لەلایەنی سێکتەری سەحیشە مەسەلەن نەخۆشێک معڕەزە بۆی کە چاک نەبێ لای ئەویش ئەو نزبانە هەیە بەڵام ئەوەندەی بەرگوێمانەکەوێت خەڵکی زۆر چاک کردو ینی لە ڕووی جەڕاحی ئەوە ینی بۆیە من ئەڵێم ینی وەکو ڕۆژنامە و سێگەم قسەیاکەم ینی بۆیە ئەمەت پێڵم ینی لاوازی سێکتەری سەحە نییە کە نەخێر ئەمانە ئەم بەڕێزانە لە گەشان سێکتەری چەند دەست پێکم ڕێگەرت ئێستا شێخ عەتای سلێمانی شێخ عەتای شێخ عەسەن باش نایناسم نازانم بەڵام ریسێرچی بەرنامەکەم کردووە ناوم زۆر لایە شێخ عەتا ئەو شێخ عەتا کە هاتە لای من بەدوو دادڕوتان لێ بێ عەمەلیات بکەیت باشە ئەو تەلەفۆنی بۆ بکە چوو بۆ لای دکتۆر وشتووە تەلەفۆنی بۆ بکە بەرز چیت بەسەر هاتبوو وەڵا ئەگەر بکرێت تەلەفۆنێکی بۆکەین لەبەر ئەوە یەکی تریشت با پێ بریم لەوەی کە بەقوەتر تەلەفۆن بۆ ئافرەتەی بکە کە 2000 چوویتە ئەڵمانیای 2000 چوویتە تورکیای بە دکتۆری ڕێژ ئەجز بووە کە علاجان پێ نەکرایە ئیستا تەلەفۆنشی بۆ بکە فۆری قسە لەگە بکە بری بە چەندی لە ئەمە ساک بووە باش تۆ بابن بینەری پاکێجێک بین هەڵبەتە ئەم بەرنامەیەمان بۆیە دروست کردووە لەم زاهیرەیە و لەم دیاردە ناشرینەوە دروستمان کردووە پاکێجێکی مەیدانیمان ئامادە کردووە کە یعنی یەکێک لەو دکتۆرە بەڕێزانەی کە لە شاری هەولێرە بەناو دکتۆر با بڵین عیلاجی خەڵکەکەن دوکانەکەی تەنیشتی فیتفەم پەفرۆشیەوە ئەم لای گاعی سیارێ و لە ناوڕاستیشە دوکانێکی داناوە خۆشی ئێستا خەتەرەکە لەوایە خۆشی ئێستا لەسەر جێگەیە نەخۆشە سکرتێرەکەی ئیشی خەڵک بەڕێیەکە بینەری ئەو پاکێجە بن باشیت ناونیشانی ئەو دکتۆرە لێرەیە ئەوە لەکوێ ئەو دکتۆرە ناونیشانەکە لێرەیە لە مێژیشە لێرەدا دەنیشی بەس ئەوە تقریبا ماوەک دەبی لێرە نمایە لەکوێ شوێنەکە توان بیبینم ئەوە لەگەڵ بەس سەیریشکی چەندێک دەبێ لێرە ئەوە خۆیەتی ئەو دەرکەزەردا بووە چەندێکە بێ لێرە نەماوە وڵی تقریبا 6 مانگ دەبی 7 مانگ دەبی شتەشی ئەوها ئەی بۆ منە خەڵک دێ پرسیارەکان لێرە خەڵکەشی زۆر دێ پرسیار دەکاتن زۆر جارێ ڕقەمی سکرتێرەکەیان دەدرێتێ ئالەستا سکرتێرەکە ئیستا ئیشەکانی بەڕێوە دەبات و ئەو هەیە باش ئێستا دێم دەست خۆش زۆرم پێ دەست خۆش سپاس ئێمە ئێستاکە با بڵین ئەو دکتۆرە کە چوین یا ئەو جێگایی کە هەیە من چۆنی ئەو دکتۆرە داخراوە تۆ کارەکانەکە یا خەڵکیکە دکتۆر با بڵێن نەخۆشە دوای نەخۆشیەکەی یادەکە داخرا دوای داخستنەکەشی با بڵێنە ماهاتینەوە ماڵێ و نەخۆش دەرمانیان پێویستە منیش پاشەوەی یعنی زۆریان لێ کردم هاتمە بە شەم لێرەدانەوە خەڵک دێن دەرمانیان دەدەینەوە قەدیم هەیە دێتەوە لۆ دەرمانی دووبارە ئی نوێ هەیە باشە دکتۆر چەند ساڵ با بڵین لەوێ ئیشی کرد یان تۆ چنێک لەوێ کارت کردووە ئەو خبرێت چۆن پێ تقریبان بابم لەگەڵی بووە لۆی هەیە 50 ساڵ دەبی یادەی هەیە بەس لەو 50 احتیمالە 25 ساڵ دەبی ئەمن لەگەریمە دوای بابم ئەم لەگەڵیمە خەڵکە خۆی پەیوەندیت پێوەکەن بەڵێ دەستنەوە شوێنە قەدیمەکە و لە ژمارەی من وەردەگرن و دوای دێنە ئێرە تۆ بەس لە ڕووی خبرەوە ئەو ئیشاناکە یان لە ڕووی بڕوانامەوانە شو بڕوانامەم نییە بەس خیبرەی ئەو دکتۆرەیە بەس لە لای منیشەیە چەند ساڵە ئەو خبرەی تقریبا 25 ساڵ دەبی ئەو دەربانانە چین کە تێک بەشەچی تۆبیە و بەشەچی جیاییە ئەو ناوی میلازمە هەیە ئەو ناوی هەیە
باش ئەم مادانە ئێستا کەسێک ئەکسپایر شتیان هەیە ئەوە هەیەکیان بەس خۆی ئەمە ڕۆژانە با بڵێن دەیگیرینەوە خۆی ئەوانە ئەخی ئەکسپایرەکەی کو ئەمە کەم کەم دەینین ئێستا بەشە چی دوای داخستنی مایتەوە دەنا لەوانەیە ئەو دەرمانانە ئەوەندە نەمینێ لە لای من با بڵێن ئەمە کەم کەمە بگین. دکتۆر چیڵی لەسەر من بۆ خۆم وەکو ڕۆژنامەنووسێک ناوێنێم فەزاحەت یانیەوە چییە؟ من تەبێژی سندیکای پزیشکانی کوردستانی جوابی ئەوە بدەمەوە من بەڕێوەبەری بەشی دەبەست باس خۆ دەم وایە ئەوە نەعیادەی و نە دکتۆرە و نە دەرمانی شەدەی فرۆشێت ینی شوێنێک لە دوکانێکدا کابرا شتێک تێکەڵی یەک دەکای ئەمە پێی ناڵێن دەرمان ئێمە بۆ دەڵێن دەرمان کە بە ماڵیش نییە ڕێگەی دامەزراوەکان ماڵە ڕسمی بڵێ باش باشە کاکە محەممەدیەوە ئاوایشەکەن ئێمە نەخێر ئەی چۆنی شەکە شوێنی تایبەتمانەیە بۆ گرتنەوەی عیلاجەکان بۆ هاڕێنی بۆ وشکردنی بۆ هەڵگرتنی بە شێوەیەکی زانستی لەبەر هەتاوە داینانێن شوێنەکانمان پاک و تەمیزن بۆ چێ ئیشرافی ئێوەکات خۆم ئەی مەسەلەن لایانی پەیوەندیدار لایانی پەیوەندیدار هیچ هەماهنگێک و هیچ هاوکارێکی نەکردو ناشیوێ بیکە باشە ئەی چۆن ینی چۆن ئێستا گریمان یەکی سە خەردەلێن بە خەڵکیانی گریمان تۆ نا باڵین هاوشێوەکانیەوە یەکی سە زەهرێن بە خەڵک و بیخوا ڕاستی نەکاتەوە کاک دەرون چێ لێتانە وەزارەتی تەندروستی کاک دکتۆریش کە لێرەیە ئەگەر مەبەستی بێ هەموو دەرمانە ژێیەکانی هەرێمی کوردستان ناگەنە 1000 نەفەر کۆنتڕۆڵەکرێن زۆر بە ئاسانی باشە ئەم دەرمانانە دەرمانی تۆیە وایە ئەمە نووساوە نەزۆکی ئەو نەزۆکی بڵێ ئەمە بۆنی چی بکەم بۆنی بکە بۆنی هەبێت تامی هەبێ ڕەنگی هەبێت ئەبێ چۆن عیلاج ئەبێ بۆنی هەبێت تامی هەبێ ڕەنگی هەبێ بەعکسی نابێ کۆن بێ ینی بەعکسی ئەوەیە ئەبێت بۆنی هەبێت تامی هەبێ ڕەنگی هەبێ باشە ئەمە بە چ قەنەعەتێک گەیشتوویتە تا ئەوەی ئەمە بۆ نەزۆکی باشە ینی ئێمە ئەو نەخۆشانەکە سەردانمانەکەن زیاتر لەسەر شیکاری دکتۆریان لەسەر نمونەمان پێێستا لەسەر فەحسی ئەوە باسیەوە ناکەم باسیەوە ناکەم کە دکتۆرەکە کە نەخۆشەکە بیەکلا بۆ تۆ کە نەزۆکە با باش ئەوە ئەزانم ینی کەسێک نەزۆک نەبێ خۆ نایە بۆ لای تۆ بڵێ دەرمە بەڵام ئەمە بەچی مەسەرەن بەچی ئەم دەرمانانەتان گرتوۆتەوە ینی بەچ پێوەرێکی زانستی گرتوتانێت ئێمە بە پێوەری کتێبە کۆنەکان ئیشی دەسەرەکەین ئەم عیلمە چۆنەڵی پشتا و پش هاتووە باشە کەس هەبووە بەستخوا بە ڕاشکایی جوابم بەرەوە خۆ زانم ێستا وەڵامەکە و بەڵێ بەس کەسە بۆ نەزۆک بێ و بەمە چابێ ئەتوانین نمونانەی کە چاک بوون بۆوانە خۆتان دیبێتی لەگەڵا بکەن یان پەیوەندیان پێوە بکەن یان بە هەر جۆرێک خۆتان بتانوێت باشە کاکشێ مەلا محەممەد ڕقەمی چیان منێ ساگر تەلەفۆنی بۆ بکەم سوێنیم زانم احترامان بۆ تۆ ئێمە ئیشی میدیا ئیشەکەمان هینە ینی ئیشەکەمان ئەوەیە کە بێ حقیقت بگەینی نەخەڵک من بەڕاستی ئەمێ بەلانی پەیوەندیدار بڵێن بۆ وەزارەتی تەندروستی بڵێن بە بۆچوونی من دووبارەیەکەمەوە بە بۆچوونی من ینی لاوازی سێکتەری تەندروستیەکە گەیشتۆتە ئەوەی کە دکتۆرێک نەتوانێت ئەمە بەخسەی ئەمان دکتۆرێک نەتوانێت عیلاجیش دەسێ بکاکە هەستێتەوە تۆ چاچیکەیتەوە هەڵبەتە لاوازی سێکتەرەکەی ئەوانە قسە بکە دکتۆر جا عفو دکتۆر دەتوانێت نەخۆش عیلاج بکە بەڵام خەڵک هەیە خۆی قەنەعەتی بە دکتۆر نییانی خۆی قەنەعەتی پێ نییە لەوانە لە ڕووی دەرونیەوە ئەوە نەبێت دەچێت بۆ لای بەیتارێک یان شتێکی وە بەس من دەبێت شتێک ڕوونکەمەوە ئەو شوێنانەی کاک بڵێن مەلاو کە ئەو کاکە بەڕێزە ئەو شوێنانە لە هیچ دامەزراوێکی حکومیدا تۆمار نەکراون مۆڵەتی ڕسمیان نییە لە وەزارەتی تەندروستی تاوەکو دەرمان بفرۆشنە خەڵک وە کاک شێخ من وەسۆم بینیوە دەرمان دەنووسێ مایۆجیسک بۆ نەخۆش دەنووسێت ینی ئەوە ئیشی بەیتار نییە دەرمان بنووسێ بۆ نەخۆش باشە یعنی تەنها پزیشکی پسپۆر دەتوانێت دەرمان بنووسێ بۆ نەخۆش باشە تۆ دەرمانی شەنووسی بەس حەبەشی بۆ دەنووسم زیاتر نییە بۆ مسەکناتەکە باشە مەلا تا چەنە خوێنەوە من بخۆم خرس ناقسمی کارەمان بە 2 ساڵ و 8 ماژن بەسەر فەڕشی عسکەری دەوروخیشم کرد باشە خریجی سەناعەیە بەشی کارەبا با منی ژۆی ئەترافە بکەم منی شەر خریجی سەناعەم بەشی کارەبا باشە بەڵام خریجی سەناعە و بەشی کارەبا و حەبنووسین وەڵاهی تۆزێک حەبەکە خۆشتەشی زەڕ خۆنە ڕووخۆشی حەز ناکەم حەبەکە زەڕی نییە حەبەکە مایۆجیسک حەبەکە مسەکناتە ژانەکەی دەکوژی خۆ حەبەکی ئەوە نیە برێت تاسی لە هێشی دەکە تاسی ئەگەم ئیتە شەبیش ئەمە خاڵێکی لاوازی وەزارەتی تەندروستیەکە ئێمە ئاواکەین بۆ ینی خاڵ لاوازی وەزارەتی تەندروستیە تۆ هاتی بۆ وەزارەتی تەندروستی بڵێ کاکە من دەمێ ئەو بکەم کەی هاتووی نوێنەرمانێ ئێمە لە کۆمەڵی بەڕێوەری بەشەکەمەوە ئێمە لە کۆمەڵی ڕۆژناسان نوێنەرمان هەیە دەستەی کارژێڕووی سەرۆکی کۆمەڵەمان کە لە هەولێرە تا ئێستا وەزارەتی تەندروستی تەرحێکی نەکردووە بۆ ئەوەی لەگەڵ هەمووی ڕێنماییە بۆ تۆ حازر کراوە و
باش هەر زمانی وەزیرانە. ڕێنمایەک هەر ڕێنمایەک وەزارەتی تەندروستی دەری کرد بێت ئێمە دەستەی کارژێڕی کۆمەڵی ڕۆگناسان یەکسەر بە دوای ئەوە ڕێنماییمان دەرکردو بۆ تەواوی ئەندامەکانی کۆمەڵی ڕۆگناسان تا پابندی ئەم ڕێنمایانە بن. باش وەڵا ئەوە حاجی جوابیەوە حاجی جان سڵاوە لێبێ حاجی جان جوێ لە دەنگمە حاجی سنووس باشێ حاجی جان باشی چاوەکەمی من لە بەرنمەیەکەوە تەلەفۆن بۆ جەنابتەکەم دەنگمەناسی من دەروون جێژەنم لە کوردستان 24ەوە بەرنامەی دەروون قوربانە بم سوپاس دەکەم من ئەم ژمارەیەم لە مەلا مەحەممەد وەرگرتووە ئاها من تۆ جەنابەت ئیسلامی وەنیە باشە جان من سوێن تێم بە ئەوەی کە تخوا ئەوەی کە ڕاستیە پێمان بڵێ لەبەروی کە بە بینەران بڵین ینی بگەینە ئەنجامێک بگەینە حەقیقەتێک من وەکو ڕۆژنامەنووسێک ئەڵێم ڕەنگە لاوازی سێکتەری سەحەبێ لە کوردستانە کە ئێوەمانان پەنا بۆ مەلا و شێخ و عیلاجی تەبیعیە بن مەلا ئەڵێ جەنابێ ئەلاساس سەفەری دەرەوەی کوردستانی شێ کردووە چیمە ئەڵمانیا چیمە سوید چیمە ئیران چیمە هەولێ لە هەولێری دکتۆرە تورکیا هەمووی کردیتم دەکرد مەڵا محەممەدی سابوو چەند ساڵ تۆ خەریکی دکتۆر و عیلاج بووی لە دەرەوە والله تێرێ چیمەکنی ئەلحەمدوللا ئەوڕۆ 3 ڕۆژە زۆر باشم دەستم شتێکە خوار ببوو ئەوڕۆکە دەستم ڕاستە آخر وەڵا بڵێم چی دکتۆر تۆ چیەڵێ قسەیەکی لەگەڵاکەی یعنی ئەڵێ بە 3 ڕۆژ چا بوومەتەوە و سوید و ئەڵمانیا و دار و بەردەم کردو چانە بوو علمەکەی کاگمەلا لە علمیە و وڵاتانە بەرزترە من نازانم بە مەلاین دۆلار خەرج دەکرێت وایلی هات موبایلم لێ بینی ساڵ قەساب دەدەمێت کە گوتیان بە 5 وەرەقەی لۆت عملیات دەکەین بە مانگەک و 17 ڕۆژی بزانسم لێک ئەو موبایلم لە ڕقەمەکە باش حاجی گیان دەسەکانی خۆش بێ من خۆشحاڵ بووم حتى بە دەرزن بدەمی لەوانە بە دەرزن نەگیەک لە تورکیا 3 دەرزیان لێ دەگوتیان خەتەریش عملیات دەکەی بەس ئەگەر هەر ژانەکەی کرد مانجی 3 وەرە لە پشت عملیات دەکەی باشە دەست بەس حاجی با کوڕی خۆش شتێکی پێ بڵێ یعنی نەفسیە نییە حاڵە تۆ مشکلەکەت چی بوو؟ والله ئەمن لە تورکیای لە پارکی بەر بوومەوە حاساچنەکەی زبل هەبوو ئەو کاشیەکان مەرمەر بوو بەڵێ قەیم دەستم بەوی کە هەموو هێزکەکانم شڕقەی هات هەر لە تیمەم تۆی مامانگەک پاش مانگەکی چوومە ئیران پاشوی چوومە سوید چوومە ئەڵمانیای چوومە تورکیای لە هەولێرێ هیچ دکتۆرەکەم نەهێشت هەستانە بوومەوە هەموو گوتیان خەتەرە عملیات چی بوو ینی دەستێ بەرز ناکرایەوە چی بوو الحەمدوللا ئەوەی حرەکەی نەدەکرد و قەپا دەدا ئاها باشە ئێستا دەستێ ئەجوڵێ ئاوە حاجی تەلەفۆنەکەی داخرایەوە بارحەڵ یا من وەحدەم پێ نەما نازانم یەکێکمان ببینی سار قەسابیش دەمی قسە لەگەڵ بارحەڵ باش ئەمە دیوی مەسئولی باش ئەگەدەری مەسئولی پایدارش دەمێکە هاتێ کە چی لە هاتێ لەگەڵەوان کە مەسئولی پایداری ئەم وڵاتە تۆتە لای تۆ عیلاجێ کردووە باش وڵات تۆزێک من دەمێ شتێک ڕوومکەم دەمێت لایەنی ئیداری ئیشەکە باز بکەم ئەو ئیشەی ئەوانە دەیکەن لە ڕووی یاسایی و لە ڕووی زانستیەوە هیچ نەیاساییە نەتەندروستیە منی ژۆمێ منی جوابدانی هەیە کابرایەک دکتۆرە پزیشکە 5 ساڵ 6 ساڵ دەخوێنێ 3-4 ساڵ ئیقامێت 10 ساڵ دەخوێنێ شادێک وەردەگرێت ئەجا ممارەسەی ئیشەکەی دەکا وانە بەڵام کە غەڵەتی کرد ئامادەیە بچێتە بەردەم دادگا بەڵام ئەوە چ پێوەرێک دەتوانێت شوێنێک بکاتەوە عیلاجی خەڵک یەک مەفسەڵ لێرە بڕۆ تەشریعی جسمی بەشەر وەگرێت تۆ مەفسەڵێک ڕادەکێشی لەوانەیە بە مۆقەت چاپ بێ بەڵام لەوانەیە لە بنەوە دووسێ دەمار بێت یان دووسێ ماسوود دکتۆرجان ئەگەر بەڕشمانت بی لە هەوێزان قسپلمان دیتە لە پەرێزان ئەم بەخۆم 2 ساڵ و 8 ماژ لە مستەشفا ڕەشید عەسکەری ئیشم کردیا بەخۆم ئەوە 37 ساڵی شەوی شەی دەکەم تەحەداش دەکەم لەو 37 ساڵەی یەک منداڵە بەدەستی مسەقەت بوو بی تو ناتوانیت تەحدای تۆپ بکەیت تەحدای ناتوانیت لە بەدەستی ئێستا دەستی خۆم سەقەت بوو تەماشاکە ئەو بۆ خۆی احتیمال لەسەر ئەشعە دەکات لەسەر دەرمان دەکا وانە کەواتە بۆ لایەنە ئەوەکەی یانی احتیمال لەسەر دەرمانەکە دەکات بەڵام بۆ لایەنی کە بەبێ شادە ممارەسەی یەکشت خوا شەکە تەواو بێت ئەو برادرانش ئەوانە کۆمەڵ دووسێ کۆمەڵانە کۆمەڵ ڕۆگناسانە ژیاناسانە ئێمە پێشنیاری ئەوانمان وەرگتووە بەڵام ئەوانە ڕێکخراوی ناحکومین وەزارەت ناتوانێت ڕاستەخۆ لەگەڵەوانە ئەوە بکات تاکو دەرسوونی ئەو ڕێنماییانە ئێمە دەمانەوێت بەرگێکی یاسایی و تەندروست بەبەر ئەو دوکان و ئەو شوێنانەدا بکرێت جا ئەکرێ
ئەکرێت بەتەکیید سوکا ئەوڕێن باشە ئەجا تا ئێوە ینی هەڵبەتە جەنابە ناڵم تا ئەم وەزارەتی تەندروستی ئەم سێکتەری جەنابتان ڕەحمتانە تلیسێتەوە و بەرجێکی یاسایی بە بەرجی ئەمانەکان ڕەنگە هزار زەحیە بن هزار ئەلم جوجایە بە غەڵەت بن بە خەڵک کاک دەروون شوێن زۆر ئێساوە ئەمڕۆ ئێمە ئەمان لە بازار ئەمانەمان کردی ئەوانە ژمارەیان زۆر زۆرە ینی یەکودو نیە هەر کۆڵانێک دەچی دانێ کراوەتەوە کاک دەروون ئەمە کاژێرژەم ڕۆ هەمووی لە بازاری کوێ کاک دەروون عفومکەی ئێمە وەکو ڕۆگناسان وەکو حەکیمانی ڕۆگناس کاک دکتۆر ئەڵێ دکتۆرێک ئێمە ئیشی دکتۆر زەربی سفر ناکەین بگرە لە ئیشە پیرۆزەکانی ئینسانیەتە ناتوانین زەربی سفری بکەین باش بەڵام ئەوان ئێمە زەربی سفرەکەن نییە شادم هەیە بەڵام لە پیشۆرم بە سۆ شادێکی عیلازی نەخۆش شادەکەی من خۆشەناوناوە حەکیم باشە شادەکەی ئێمە هیچ شوێنێک نییە هیچ پەیمانگایەک نییە هیچ زانکۆیەک نییە تا بڵێ بەشی ڕۆگناسی تاواکەم لە ئێرانە هەیە زانکۆی ڕۆگناسان هەیە هی نافەگیری هەیە ناوکەوتن هەیە بەڵام ئێمە کاکدکتۆر شانازیەکە بە 10 ساڵی تاواکردنی تەلەبەیەکەوە کابێ بە دکتۆر بەڵام شانازی ناکرێت بە 30 ساڵ و 40 ساڵی تەمەنێکی ئێمە و کەسەر پێکەین لەم بوارەدا چەنەوە تۆ یەک دقە تۆ تەمەنە چەنە خوا باسی ساڵم 32 ساڵی ئێخۆ لە 2 ساڵی و خەریکی دوام تقریبا زیاتر لە 10 پشتەوە ئەنجا بۆ معلوماتیشت ئێمە لە دەی ساڵی 2010 وەکو کۆمەڵی ڕۆگناسان ڕێگەمان پێدراوە کۆمەڵەیەک دروست لە بەسڕا و لە مووسڵ و لە هەموو شارەکان کە نایەتەکەن باشە مانگی چەند پایاکەی مەلا ما ئەو برێ پارە بەحاتی کات دەوای پارەم لێ کردبی ئیلاگە بەخۆی ئەزانم باشە بۆ خۆی بە حسن و ڕزای خۆی وەکو بانایی کەسی تر دەبین ینی کابرایی و پارە لە خەڵک وەرناگەن بەڵام تەنیشتەوە سەیدەریەکی کردبووە مانگی دولارەکە بە هەر حاڵ مسەیدەرم نەکرد تۆ چەنە دەسەقی مانگی واللهی بەدەری کابرێ گوتنی مشتری دەزانانی هەیە دەدا هەیە نادا مانگی کە ئاوا سەفتەیەکی سابت نییە مۆزوعەکە سابت نییە سابن ئەی خۆ ئیشی چێ بە چێژی ئەم پێشتا تا 6 ماک پێویستە سەر پرسیاری غەسلم دەکرد ئەی پشت دیوە تایبەت باش پاکێجێکی ترمان ئامادەیە ئەمە ڕێک بۆ وەزارەتی تەندروستی و لایەنی پەیوەندیدارە ئێمە 3-4 دوکانمان بە نمونە هێناوەتەوە بەڵام کامێرای کوردستان 24 ئەتوانم بڵێم چۆتە نزیشی 50 دوکان یەک دوکانیان ئامادە نیە قسە بکە لە بڕووی کامێراکەیان بینیوە ئەی خێرە ئەم دوکانە هەیە و لەزگەی پێوەیە و لە شوێنێکی ڕسمیە و چەپەک نییە و ماڵ نییە و ئەی خێر ئەم دوکانانە هەیە بینەری ئەم پاکێجە بن و ئەگەڕینەوە فەرموو. ئەم کاتت باش پرسیارێکمانەیە کورسان بچوارن ئەی چێ لێرەیە قسەمان بۆ بکە ئەی لەکوێیە قسەمان بۆ بکە ئەڵێن ساوم لەوەیە حەزبەوەی قسەمان بۆ بکەتەوە لەسەر ئەوەی کە لەسەر ئەو ئیش و کارنەمەوە عشاب کەسشت ناکرێ ئایستاکە کارەکەوێت دکتۆرەکان خۆیان بە خۆت دەتۆ من نتوانم قسە بکەم بەس پێویستم ئەم مقابلەی سەری خۆم بەس خۆت لێرەی دەوتکاران دوکانی ئەو دوکانی خۆ بەخۆم بۆ دانیشتی خۆم دانیشت قسەمان بۆ ناکەی پێت پێم نەوت ناوەڵە تەلەفۆن ناکەم دوچکە السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. سلام عربي ها؟ شلونك؟ چۆنیت؟ سوپاس. کارەکەتان چۆنە؟ سوپاس بۆ خوددا باشە. چەند ساڵ ئەم کارە دەکەیت؟ من لە 79 لە جا دەرمان کار دەکەم. بەڵێ. واتە لە باوکمەوە ئەم پیشەیەم بۆ ماوەتەوە. هەتا کۆستا. باسی کەرەستەکانمە بۆ بکە هەمووی سروشتین؟ بەڵێ کەرستەکان سرشتین. کیمیاویمان نییە. ئەم کارتۆنانە چین؟ ئەوەیان ڕۆنە. ئەمە دەڵێم. بۆ نمونە ئەمە لە کۆ دەهێنن؟ ئەوە لێرە دەیکڕین و بریکاری فەرمی هەیە و دەیفرۆشێت.
دکتۆر من برادێک بووی نووسیم وتی کاک دەروونخوایەک شت بڵێ لە بەرنامەکەتە ئێمەمانانە چین سارا هێنین 2019 $3,000 بە ڕقم کامێرای مرور بۆ ئێمە دانرێ بەڵام ئەو سارانەی کە لەو حەیەکی پێوە کردووە بە ناوی ئەلوج و نازانم چی و کارتێکی هەیە 200 لە کامێرایە ناژیرێ یعنی قسەکە وایە لە وڵاتە هەتا خۆت بە قانونی بکەیت و خۆت منەظەم بکەیت یعنی زیاتر بەر حملەی عقوبە و زەری بۆ ئەو شتاناکە یعنی بۆ نمونێ سا جەنابە ئەمە چییە؟ کەم خوێنی؟ باش من خوێنم زۆرە من ئەمە لە پونگاچێ باش دکتۆر ئێستا مەسەن دەرمانێکی ئاتخوا ئەمە هی کەم خوێنیە نەرژە؟ باشە ئێستا مەسەلەن ئێوەمانان ئەگەر بلیجنەیەک بن مەسەن کە سەیری قەتریەکەکەی ئەزانی ئەکسپایر و شتەکانی بەس ئەمە بە چییە ئەمانە فەحسەکەن؟ ئەمە ئەوە فەحز ناکرێت ئێمە ئەوانەی کە لە ئێمە پێی ئەو ڕێنمایی ژمارەیەک ساڵی 2016 وزاری تەندروستی هەر دەرمانێک هەر جیا دەرمانێک لە ڕێگەی کوالتی کۆنتترۆلەوە تێپەڕ بێت هەموو ئەو خاصیەتانەی لەسرە هەموو ئەو سیفاتانە ناوی تیزاریەکەی لەسرە ناوی زانستی لەسرە ئەکسپایر دەیت مانوفاکچەری لەسرە ژمارەی مۆڵەتی لەسرە ئەوە لە ڕێگەی شەریکەی تۆمارکرا و لە حکوومەتی هەرێمی کوردستان داخل دەبێت ئێمە بۆ دەڵێن جیا دەرمان بەوانە ناڵێن جیا دەرمان من نازانم ئێستاوە چیە کاک دەروون ئێوە تاریخێک شتەگەلیان چۆن شتێمە عفونکەی ئێمە کوردستان با بە تێگڕا حسابیکەین پێنجەم وڵاتی عالەمە بۆ بەروبوومی ڕۆکە پزیشکەکان تۆ باسی بە پێوەریەوەی باسی کوالێتی کۆنتترۆل بۆ منەکەی کوالێتی کۆنتترۆل ناتوانێت فاسی دەرمانی وشک بکە بەس شەتەڕەکان و شلەمانەکان کاکە تۆ دەبێ معاملەت هەبێ ئەجە داوای چۆن ئێستا کوالێتی کۆنتترۆل ناتوانێت فاسی برنجکە فاسی و جیاوشکانی پێ ناکەێت باشە ئەمە بەچی دروستی بابە دەتوانێت فەحز بکە بەڵام تۆ دەبێت دەبێت ڕێکخراوێکی ڕسمی بێجە بە داوای فەحز بکە پێگاتەی چەنگیایەکە تۆ کوالێتی من لە سلێمانی تۆ چەند میلیگرامە ئێستا پێم بڵێ قودوە چەند میلیگرامی تێدا تقریباً 75 میلیگرام بەچی یعنی چەند مادەی تێدا هەر مادەی نسبەکانی چەندە من کەشف من لە ساڵی ئایندایەکەم بە جێگرەوەی خوێن کوا لەی بڵی سەر و قوتووە یعنی چۆن جێگرەوە یعنی جێگرەوەی خوێن کام دەرمانت بەکارێنە بۆ نەخۆشی تالاسیما توانی بەکاری بێنی بۆ نەخۆشی کەم خوێن و بۆ کەمی ئاسن بۆ مانە توانی بەکاری بێنی ئەی باش بۆ کوالێتی کۆنتترۆل دەرنەسوکاکە منازە پیشەکە مێنم ئەی بۆ ناچی تەقدیمی کەی کاکە چێ ژوێ لە منەگرێت کاکە جوێ لێ دەگرێت تۆ لە تەنیشمەوەی یاسایی بکەیت کاک دکتۆر تۆ لە تەنیشمەوەی باسی شادەم بۆکەی من پیشەکەم شادە نییە علمیە ئەمە نەتیجەی نەخۆشە کە دکتۆرانە قسەی لەگەڵکەن کە ێزارەکە 600 بۆ دکتۆر ئیزنی داوە بە یەک پارچە گولاس لای ئێمە کاک دکتۆر لە من شارەزایەت باشترە لە 600 بۆ بە 200 یعنی باش ئەمانە با بڵین گریمان پێوەری خۆتانە گریمان ئەمانە پێوەری خۆتانە پێوەری خۆمانە بابێن وەزارەتی تەندروستی هەماهەنگی بێنینی مدیر عامێک 10 جارمان تەکلیف کردو بۆ مدیر عامێک تا بیبینین نایڵێ لێ ناژیر هەر دامەزراوێکی ڕسمی لەگەڵ وەزارەتی تەندروستی دەبێ ڕسمی تۆمارکرابێ بۆ نمونە ئەو برادەرە دەوێت ئەوە فەحسکە دەبێت لە ڕێگەی شەریکی تۆمارکراو بێ کاکە ئەوە ڕێنمایی و حکومەت پەسەندی کردووە باشە حکومەت بۆ منە ئێهمالە ئێستا خەمساردە لەم شتانە ئەڵێ کاک دەروون حکومەت ئێمان نیە بەردەوام لێژنەکانی چاودێری بازار لە KMCA دەسوڕێنەوە چەندەها شوێن داخراوە من باشەوە کاجێرش بەرنامەیە نزیکی 50 دوکان لە هەولێری و سلەیمانی و شارەکانی تریش وڵانەوەڵا هەولێر و سلەیمانی نزیکی 50 دوکان لە هەولێر و سلەیمانی گەڕاون کەس دانەخراوە ئەڵێ گەر داشخرێن لە دراوسێ دوکانەکانی پرسیەوە 3-4 ڕۆژ قوفڵێکی لێن و دوایەوە ئەیکەنەوە کاگەرم با دوکانەکەی من لە ماڵەوە جێگەم نییە نەخۆش بە خێراتن کەم یعنی پێشوازی لە نەخۆشکەم دوکاندا خەم لە ماڵەوە وازم لێنایەنن یعنی ئەمە ئیشی ئەمەیە مانگی چەند پێیاکەی تێگڕایی ناسانم چۆن ڕستی خوا داوێتی خۆین باشە نە مەبەستم ئەوەیە کە بزانم دکتۆرێک دوای ئەوەنە ساڵە خوێنێ چەند پایاکە ئێوەمانانی چەند پەیاکە مەلا چی بکەین پێ دوایە و ئیشەی ئێوە پێ دوایە ئەگەر دکتۆری شارەزایی تر دروست بێ و خەستەخانە و نەخۆشخانەی گەورە لە وڵاتە دروست بێ و شوێنی باش دروست بێ پێ دوایە تر جەنابە ئیشە هەبێ؟ ئێمە هەر دامەزراوێکی ڕسمی لەگەڵ وەزارەتی تەندروستی دەبێ ڕێنمایی و حکومەت پەسەندی کردووە باشە ئەمانە ئەمانە
دکتۆری پسپۆری ئەسلی یان تو لەبەر نەبوونی دکتۆرە ویشە دەکەی یان بۆ مەسلحەتی خۆتە زۆری دکتۆر کاکە دکتۆرمانە ئێمە شادەی عالەمی هەیە ئەوە لە سلێمانی لە هەولێر کاکە لەسەر ئاستی زیان هەموو لە توێژینەوەکان یەکەم سەرخۆ هەردەسی خۆ نانە هەڵناسمامە بەزە ئەمە دەبی جوابم دەیەوە ئەتو بۆ پارە ویشە دەکەی یان بۆ ئەوەی عیازی خەڵکی بکەیت مامە ئەوە عەرز و گاز دەگۆڕەیە عەرز و گاز عەرز و گاز دەگۆڕەیە کاکە تۆ ئینتاز دەیخۆ بزانانی شیهانی تازی باش باش ئەو نەخۆشانی کێ بۆ لای تۆ ئەو نەخۆشانی کێ بۆ لای تۆ تایت ئێستا هەیە با ئێمە بینی بە باڵانس مەسەلەن بەرنامەکە بکەین یعنی نەخۆشەکان ئەو نەخۆشانی کێ بۆ لای جەنابێ هەر هەمویان چوون بۆ لای دکتۆر و لای دکتۆر عیلاج نەکراوە ناتون بۆ لای تۆ یا هەیە خەر سوێنی خواردووە پێوەرگان ناسە لای دکتۆر بەس شعاچی دەگری و خلاص دکتۆر لە ژێسی دێ ئەو لە ژێسی نادەم بۆ چادەکە دەستە دەسوڕێ پەنجەیە ملا ئەوانە عملیاتیشی دکتۆریە دکتۆر نازانی پەنجەشی ڕاج ئەو پەنجەی بەتۆ زیخۆ دکتۆر نازانێت پەنجە بینێت دەزانێت باشە لە ئەڵمانیا پەنجەی گشتی بکە یعنی ئەڵمانیا ناتوانێت گریمان هەموو ئەڵمانیا کە پەنجەی پشتێ دەما بەقسەش پێ برێم ئەتووا لێم دەکە قسەم پێ ئەو ڕۆژی ئەڵمانیشینە 3 ساڵە دەستی بۆ دەمینایە ئەڵمانیانە مارش نەفەرەکانی نارمارە ئەو ئەو دەوای دەکرد وەڵای بەرزی دەگوت جوانەگایە ئەو هاتە ژۆری گوت واو گوتم واویسی وەرە درێژ بە یەک مەفسەلم لە ئەو شاری بۆ تەقات فەوری دەست برد کرد هەتا قسە لەگە ماری دەکرد هەموو گاسە دەکرد واو واو ئەمە کە قسە لەگە دەکەم بە دەلیل و مەلموس و بەرگار قسە لەگە دەکەم وەرەقەم دەوە مۆبایلەکەی بینە هەندەکەت دەمێ بزان ئەوانە شوێنە کە هاتی کاکمەلەکەت لە بندەست سەقەت نەبووە ینی لەو ئەوەندە ساڵە ئیش دەکەی نا الحەمدولله یعنی منەبی دەست نادەمێ باش با بینەری ڕای هاوڵاتیانیش بین دکتۆر خەریکە سەیریکە ینی من هەمیشە کە بەرنامە دروست دەکەم خۆشمە بم بە بینەر لە بەرنامەکە و ئەمێ ینی ئەو قسانەی مەلائیکە ئەو قسانەی کاکەیکا و ئەو قسانەی جەناب تێکیت هەر سێکتان بە جۆرێک لە جۆرەکان حەقیقەت و ناڕوونیشەیە لە قسەکانتانە بەڵام ئەوەی کە پشتڕاست بۆ تۆ لە دنیاە و ئێستا لە هەموو دنیای پەیڕەوە کرێ ئەو پزیشکی ئەو دیوە تەندروستیەیە کە دکتۆر باسیەکە یعنی بۆ نمونە کابرا والله درە مامە با قسەشت پێ برێم دکتۆرێک هەبوو دەنیمارکی بلو عەنکاوەیە باش گوتان دکتۆرەکە نەخۆشە ژێ بچی سەرش دێدەن ئێرە گرێشی ناودەستی بوو دکتۆر دە عەمەلیاتەوە باش ئەو گرێ ئێرە باشە خۆی دکتۆر بوو بخۆشی دکتۆر باش لەو عەنکاوەی باش گوتم ئاسانە گوتم ئەوە نییە بینە پێش دەشترسە پسا بوو لە ترسان وڵە لۆم تەقا گرێکە تەقات بەڕێ دێنمە زایسە بە منی گوت و دوو نەخۆش کەشمێ ئەو دەملۆ ساکە وەردەدەمە دەنیمارک گوتم هەموو ئەوروپام دێ پێی ناگۆڕەوە کا خوێرەتین کاکە با بینەری ڤۆکس پۆپەکانمان بخۆم ئەسیرم عنوانم مووسڵە 8 ساڵ و 9 مانگدا ئێرە ئەسیرممە هەویەی سەلیب ئەحمەد دووەلیمەیە بسمە هەر دەوڵەتەشی ئەمن علاج سیاسی وەردەگیریم نەک برێم ئەوەش ئەم باش ڕێکلامی چاک بۆ خۆتەکەی مەلا بارحاڵ با بینەری کۆمەڵێ با تۆزێ ڕێکلامی شەکەی با بینەری کۆمەڵێ لێدوانی هاوڵاتیان بین و ئەگەڕێنەوەی تر با بزانین چی بکەین فەرموو ئەگەر خوا نەخواستە نەخۆش بکەویت هانە بۆ کامیان دەبێت تۆ ئایا بۆ جادەرمان یان بۆ لای پزیشک خۆی ڕێ تەندروستەکەی ئەوەی کە لە بازار هەیە وڵێن هەبوو دەرمان دەرزیان جادەرمانش کاتی خۆی باش بووە ینی لە زەمانێکدا کە ئەو تەتەوڕاتە نەبووە و تەکنۆلۆژیانە بۆ کە بتوانێت دەرمان دروست بکرێت جادەرمان بەکارهاتێ بەس ئێستا کە لە سەردەمەکداینا پێویست بۆی ناکە بڕۆین جادەرمانی بەکاربێن بەس ئەگەر تا بکرێت ئینسان بتوانێت خۆ لەر دوودای پارێزی هەم لە جادەرمانەکەی هەم ئەو حەبێکە لە ناچاروی بۆ چارەسەر کامیان هەڵدەبژێت والله ئەوی ڕاستی بێ من هەر ئەوی حەبێکە هەیە بەس حەبەکە موەسەق بیان سی خەی لەسەر بیت و بڵین بەرهەمەکەی بەرهەمەکی باش و چاک بیت عادەتەن پەنابێتە بەردەرمانی سروشتی یا ڕێنمایی وەرەگری هەم لە ئینتەرنێت یا لەو کەسانی کە تەجروبیان هەیە ئەمڕۆ بەجددی ینی بەکەڵکیەوە نایە پەنابەری دەبەر دکتۆر ئەوەی کە چیتە خستخانەکان ئەهمیەتێکی وە پێ نایە زۆریشی عادی کردوەوە عادەکان بەجددی قۆڵبڕینێکی لە سەیاسەیە ئەگەر خوا نەخواستە نەخۆش بکەویت
ناچاربی دەرمان خۆی جا دەرمان دەخۆی یان دەوا دەخۆی با بڵێ نیێوانی کە پزیشکان دەینووسن سەرەتا بەخێر بێن سپاس بۆ دەرفەتە وەکو خۆم سیخم بە هیچیان نیە هیچیان بەکارنێنە ئەگەر ناچار بیت ئەگەر زۆر ناچار بووم حاڵم زۆر شڕ بوو ئەوە هەر دەرمان نەک جیا دەرمان جا دەرمانی سروشتی نانە ئەو نا هەر حەبەکان بەکاردێنی بۆچی جا دەرمان بەکارنێن وەڵاهی ئەویش ئێستا خەڵک زۆر سیقەی پێ ناکات من دەرمانی سروشتی بەکارێنم بۆ ئەوەی کە باشترە سەحیترە دەرزی و دەرمان بەکارنانم لای دکتۆر ناشمە لای دکتۆر بۆ ئەوەی کە کەسی خۆمان هەبوو کە دەرزیان لیاوە بەغەڵەت تووشی ئیفلیژی بوو هەنێسا ئەو دکتۆر و حەبوەشتانە سیقایانم بە تاکید دەرمانی سروشتەکە زۆر باشتر و تەبیعیترە بەڵام ئەمڕۆ کە بە حکومەوەی دەرمانە سروشتەکە لە وڵاتی ئێماکەمە خەڵق پەنابەتە بەر عیلاجە کیمیایەکە دەرمانەکان کە بەتر لە دەرەوە هاورداگرن. دەستخۆش دکتۆر لەسەر زەو قسەکانی بەشێک لەو هاوڵاتیانە ئاڵێ چی بە تایبەت ئەوەی کەی بینیت ئەنی بەشێکی زۆری خەڵک تۆراوە لە سێکتەری سەحی لە کوردستان ئەو پەیوەندی بەڕای خۆیان ئێستا ڕای من وەگری من ناسمە بەیتار ناسمە و گژ و جیاژ بکڕم دەرمانیش نەبێ ئەوانە ناکڕم ئەو ڕای شخصی خۆیانە هەموو خەڵک نەتۆراوە بەشێکی لەوانەیە بەشێکی زۆر کەم نارە منم دێشیستا نارە منم دێشی منم ناش بەتاز گوت منم دێشی وەرە ئەمە بە دوو دەقەم لەسانە خۆ تۆ علمی غیبت پێ نییە یعنی بەس مادەم وایە با وەزارەتی تەندروستی هەمووی چۆلی کات وەزیر و خەڵک عیلاج بکەی کاکە بە مەلاین دۆلار کاکە سرف دەکەی لە عیلاجی سەرەتانی لە دەرزیانە سەرەتان دەرێم دەست مەفاصلی گسکە کاکە تۆ عیلاج بۆ نەخۆش دەنووسی حەب دەنووسی یعنی لەوە لەبەرەوەی بۆ مەسلحەتی خۆتە باوەڕت پێ هەیە بەس دەگەر بێ بڵێ کاکە دەبێت بە شێوەی سەد بەی تاریخەکەەوە ناکە دکتۆرشی چاوی کە چاوی عملیات دەکات بەخۆمە قسەشم کردێ لە هەموو جێژە قسەم کردێ وتم هەزار بەی تاریخەکە پێم بڵێ ئەو ئیشەی دەیکەی تۆی خۆتە ممارەسەی دەکەی ڕێت پێدراوە لە وەزارەتی تەندروستی لە یاسا ڕێت پێدراوە ئێکەواتە غەڵەتی تۆ ئیشە دەکەی کاکە وایە نا بۆ یەک دقافم یەک دقە بوو ئێمە هەڵێن لە بەرەوەی ڕێگەمان پێ نەدراوە ئەی کاتێ دکتۆرێک هەڵەیەگەکە کاتێ دکتۆرێک چاوی سەدان کەس کوێر ئەکا نمونەمان هەیە ئەمانە چیان لێ هاو هەمووی تووشی لێ یاسایی بووە هەمووی خۆبەی خۆ وەرگرتووە هەروایە تۆمارکراونی کاکە تۆ یاساینی تەندروستنی دکتۆر بابتێ بگەینم دکتۆر زۆر کەسەوەتە لە خستەخانەی قۆریا لە گوتۆر باشە بەخوارجیرە تۆ شەیە خەڵگەی لەکەم بەیتار گرتوێتەوە خۆڵی ڕق بووە ڕق بۆ ئێستا دکتۆر باشە بە هەردوو دیوەکە بە هەردوو دیوەکە لە بەرەوەی من وەکو پێشکەشکار و لە میدیایکی پرۆفشناڵی شەکەم ئەبێت بە حەقیقەت پشتیوانی ئێوە بین و پشتیوانی یاسا بین و پشتیوانی وەزارەتێک بین کە ناوی تەندروستیە بەڵام من بۆ خۆم ئێستا بەو نسبەی کە بەرمەکەی لەو پشتیوانی کە بەر ئێواکەوێ هەست بە شەرمەکەم بڵێ بۆ لەبەرەوەی تو ێسا خۆت پرسیارە لێ کرد تۆڵی قانونی ئەڵێ نەخێت ئەڵێ ڕێگە پێدراوی ئەڵەی نەخێت ئەی ئێوە چیەکەن کاکە دەیکەین بەڵام ئێوە چیەکەن دکتۆرێک ئەم کاکە محەممەد دکتۆرێک هێچە جوێرەکە خەڵک بانگ دەکات میوانی خەڵ لە دیوەخانەوی شە دەکات خۆ عیادەی نەکردێتەوە لەسەر زادە بنووسێ باشە لە هەر شوێنە گەمی شەکە لە کۆتاییە خۆ هاوڵاتیان لەوێ ینی زەرمەندە بنەگەر ئەگەر بە متەڵەقیەوە دەزانین چیە خەڵک زۆر ڕوبەڕوو یاساکراوەتەوە سزادراوە وەکو ئەوانە بەڵام ئەوانە ژمارەیان زۆرە لە ڕادە بەدەرە کاکە یعنی کاک دکتۆر تۆ ئێشیەوە زەربی سفرەکەی بەڵێ هەتا تۆمار مەلاقسێ ئێستا چەند دەست دێتن لای من دێتن هێوارە لا خستەخانەی کە ژیرەتی و پارەی تێدانیە مزەمی دەگرتیتی و حەڕنە ڕای کێشایە نە دەستی داێ بەس شەو بووە بە چای بەخەوەج گەسە باش ئەڵعان ئەو هێشکە بەخواری بە دەبڕۆ کابرای بخۆی نانیە بخوە بەس عملیاتەکە بە 3 ملیۆنی لۆی باش تۆ خۆت وەکو پیشەوەرە با کۆمەڵێ ناونێنی لە ڕابردووە من خۆشم بەردامم لەگەڵ یەکدوانێکیان کرد یعنی تۆ مەسەرەن لە ڕابردووە ئەم ئیشەی ئێوەمانان گەیشتە ئەو شوێنەوە بە تۆ شەڵێم گەیشتە ئەوەی کە کلێنس و میز و نازانم تڕوتەشخەڵی دنیا دەرخواردی خەڵکەیرا لە باب ئێمەیانیەوە ئێوە چی بۆ شتانە من تەواوی عیلاجەکانم ببوورەکە شەختخوا من تەواوی عیلاجەکانم خۆم دروستیانەکەم
ئەوە نمونە لەبەر دەخۆت بەڵێ هەموو عیلاجەکان لە دوکانەکەی خۆما شوێنم هەیە دروستیانەکەم بە شێوازێک تەشخیصیانەکەم مادەکان جیاکەمەوە ئەنتیبایۆتیکە ئەمە لازگزە ئەمە کۆرتیزۆنە تێکەڵیانەکەم بە پێشی کاری دەم بە نەخۆش من وەکو ئەو خەڵکە ئیش ناکەم بچم لە دەرەوە کۆرتیزۆن لە کوێ دێنی تۆ من یەک قسەی خۆم بکەم من لێرەوە بۆ وەزارەتی بەڕاستی من لێرەوە بۆ وەزارەتی تەندروستی ئەڵێم بەلایانی پەیوەندیدار ئەڵێم بەم کابینەنوێی حکومەت ئەڵێم من ئیشەکەی جەنابەت نە زەربی سفرەکەم نە زەربی سەیەکەم بەڵام بەڕاستی تۆ ئامادەی ئەو گرجیرا و میرا و شتەی کە باسیەکەی لانی تەندروستی بێ دیشراف بکە بەڵێ ئامادەم هەر هەموو عیلاجەکانم لایانی تەندروستی لێکۆڵینەوەی لەسەر بەڵام جەنابێت چۆ تاوا کردووە بگورە پرسیار ڕەنگەت من ناوەندی تاوا کردووە ناوەندی و تاوا کردووە گەنجێک 32 ساڵە ناوەندی تاوا کردووە لە ماڵەکەی خۆیان نازانم دوکان سنتەرە چی هەیە تەواوی ئەم دەرمانانی کە لێرایە ئەم هەموو دەرمانی کە لێرە دوایی وەریەگرین سەرمێزەکە هەموو ئەم دەرمانانە ئەم برابەڕێزە تەمەنی 32 ساڵە خۆی ئەیگرێتەوە کۆمەڵی ناوی علمی و ئەیە بە نەخۆش و نەخۆشیش لێ وەرەگرێت بەڕاستی وەزارەتی تەندروستی یعنی لە خەوێکی ئێژگار قوڵایە ئەگەر ئەمانە ینی ئەمانە یەکلا نەکاتەوە ئەگەر باشە یەڵە دەی بەرجێکی یاسایی پیا بکەن و بەرجێکی یاسایی پیا بکەن و با بەردەوام بن و ئەگەر خراپە ئەمە خراپەیەکی زۆر خەتەرە گەنجێکی 32 ساڵ و من بە بۆچوونی خۆمەک و ڕۆژنامەنووسێ ڕەنگە ئیشەکەی جەنابەت پاک و تەمیز بێ بە جۆرێک وەکو ئیشەکە وەکو لایانی سەحی ناڵێم پاک و تەمیز بێ لە بڕی ئامادە بووی بیتە بەردنامەیەک و دانیشی بەڵام ئەبێ چەند سەد شوێنی تری ئاوا هەبێت کە بەدلی خۆیان پونگە و دەرمان و گژوجا ئەگرنەوەیان بەو خەڵکە بەڕاستی لەو خەوە ڕاست بەچێن وەزارەتی تەندروستی کاک دەڕۆ ئەم دەرمانانە کە دروستیانەکەین بە زۆرێک لەسەر شیکاری دکتۆر ئەیدەین بە نەخۆش کاک دکتۆر باسی مادەی کۆرتیزۆنەکە ئەمە ژیانمان هەیە نەک پڕێتی ئەتوانین بڵێن لە مادەی کۆرتیزۆن ئامیلیۆنەرە جامان هەیە لازکس دەوڵەمەندترین مادەی تایە لە لازکسا جامان هەیە دژی کانسەرە یعنی مەناعی جسم بەرزەگاتەوە دکتۆر پێت وا بێ بە بۆچوونی تۆ من سێرچم کردەوە بەڵام بە بۆچوونی تۆ ئەم جۆرە لە گژوجیا و عیلاجە لە وڵاتەکانی تریش هەیە بەڵێ هەیە بەڵام عملیای کیمیاییدا تێپەر دەبێت ئەکستراکشن دەکرێت بە چەندە عملیە خامێکردنەوە تێپەر دەبێت لەوانەیە ئێستا ئەوەی ئەو برادرە حازری کردووە لە تۆکسیک دۆز بێ یعنی لێک 1 میلیگرام زیاد بێ دەبێتە تۆکسیک دەبێتە ژار بەڵام تۆ بە چ پێوەرێک نە جیازت هەیە نەمەعاملت هەیە تۆ لە ماڵی دروستی دەکەیت چیتێ تۆزانی کە لە کاتی تێکەڵکردنەوە وادانە میکرۆبێک ناسێت احتیما دەکەیتە سەر چی یانی کاکە تۆ نابێوانە بێ لە مختبەر فاسیقی ئەڵەی خۆم دروستیەکەم و حەکیم و لە ماڵەوە شت تێکەڵە خۆی حەکیم نییە بۆ شیکاریەکە دەچێت لە مختبەر شیکاری بۆ دەکات بۆ ئەوە نابە لە کوالی کۆنتڕۆل فاحسی بکات باشە حەکیم دەستیشی برینار بۆ دەستیشی برینار بۆ دەستی خۆی چا نەکردووە مەلا نازانم ناو بنێ مامۆسا ناو بنێ مەلا بەڵام زۆر بە شەوق و زەوق و مەزبوطیات دەدە بەرنامە یاخوا هەروە دەی لەخوا بە زیادێ لەخوا بە زیادێ قژیشە جواندایە باشە چی بکەین بۆ مەسەلە نەسیحەتی تۆ بۆ لایانی پەیوەندیدار وەزارەتی سەحا و ئێمە و میدیا و هەموو شتێک چی بکەین بۆ ڕاستکردنەوەی ئەمە پەیوەندیدار و لەلایەن هەموو شتێ ئەوانی کە باش دەزانن لەو شتانە شوێنەشان بۆ بکەن شوێنێکیان بۆ بکەن و باشە شوێنێکیان بۆ بکەن و ئیتر ئیجازەیە وەزارەتی تەندروستی چاک و خراپیان وارە جیاکاتەوە کابرا هەرێکی دێ من ئەو بەیتارەمە ئەنێ دەرن جەڕاح و دەرێ حەکیمەوە ئەمانە بە تەجروبە نەفەت دێنێن مەکرێک ئەو ئاگای دێنن چەند نەفەرێک چی دێنێن مەکرێک ئەو کابرا ینی پێشترێ چاک نەبی چاک بووە دیارە ئەو کابرا شتەشی لێزان دکتۆر شتی واکرێ ینی لە سێکتەری تەندروستیە با بڵین نەکرد لە کوردستان لە جیانە شتێکەیە پێوەری ئەم بەڕێزانە بکات بۆی کە نەخێرت کابرا دەبێت شارەی هەبێت ینی زانکۆیەکی پزیشکی تەواو کرد بێ شوێنێکی طبی تەواو کرد بێ ئەو کاتە 2 ساڵ دەخرێتە تحت تەجروبە ئیقامەیە دوایە تەدەڕوجە ئێستا دکتۆریش وایە 2 ساڵ تەدەڕوجە ساڵ ئیقامەیە ئەو کاتە دەتوانای مۆڵەتی دەستدانە پیشەی باشە لە ئێستاە نییە بۆ قسەی جەنابێت لە ئێستاە کە ئەم شتە نییە ئەگەر وەزارەتی تەندروستی لەم خەوە قوڵا ڕاستەشێ بێ هەمویان داخان ئەوە هەمووی ڕێنماییە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە ئەو ڕێنمایانە مسادقە بکرێت ئەو کاتە ئەو شوێنانە هەموو دادەخرێت بە ڕسمی ئەو شوێنان دەبێت هەموو ئەپدەیت بکرێتەوە هەموو دەبێت بکرێت 1 دقه دەبێت بکەوێتە ژێر بەرپرسیارەتی یان پزیشکی گشتی یان دەرمانساز
باشە ئەمەکەی ئەم ڕەحمەتانە پلیسێتەوە و دەسەکەن بەمی دەکرێتەوە ئیشاڵا بۆ جوانە ئێستا لیژنە هەیە ئێستا لێژنە هەیە دەگەڕێ بەڵام ئەوانە زۆر کاک دەرو نەزانی لیژنەکە داوای کردو داوای کردوم دەرمانەی من لەم قوتوایە نەبێت بیکەینە ناو پارچە تەختەیەکەوە یان شوێنێکەوە نەکرێت بەش نەکرێت لەم قوتوایەدان بنرێت و بدرێ بە جەنابەت ئەبێ هەمووی لە ناو داوای لیژنەکە داوای ئەوەکە نابێ قوتو دابدرێت ئەوەی تۆ دەڵێ وەکو عتار بیفرۆشی کاک بەڵێ لیژنەکە داوای کاک دەرون داوام لێکە بۆ من 10 کیلۆ عیلاجە گرمەوە بەم شێوەیە پاکو تەمیستریان لەبەر دەستا بێت و بە کەوچکتیکەم وڵی وڵی نازام خۆتان دەرمان نییە چۆن کراوەتە ئەمە دەزانین چۆنە کاکە دەرمان نییە ئەوە تۆ ناوی مەڵێ دەرمان ئەگەر لە فەحز دەرچوو ئەوە دەرمان ڕێژەی دەرمانی کیمیایی شیعیتیانە تۆ دەزانی چۆنە بەڵام دەردی دکتۆرە لێ بە نسبەتیەتی بە حساباتی ئەو دەرمانە دەبێت دکتۆر بینوسێ گریمان ئەوە دەرمانی جیای بوو لەی بڵی لێدرا ئەوە دەرمانی جیایە لە شوێنێکی تایبەت مۆڵەت پێدرا و دەفرۆشتێت دەبێت پزیشی پسپۆر بینوسێ ئەوە بۆ کامە نابێت تۆ دەی بە نەخۆش بڵێ ئەوە عیلاج بۆ چارە باشە تۆ جوابێکی دقیق قیمەت نایەمەوە ئەمانە فەحز ناکرێت دکتۆر نەخێرەوە فەحز دەکرێت بەڵام ڕێگای شەریکەی تۆمارکراوە تەقدیمی بکەن ئەوان دێن دوو قوتو دێنێ دەیبا لە کوالت کۆنتڕۆل دەکا کاکە ئەوم بۆ فەحزکە ئەوە فەحز ناکرێت کاک دەبێت شەریکەکەی تۆمار کرابێ شوێنێکی ڕسمی بێ بە ڕسمی داوا بکات نەکابرا لە ماڵی دانیشتۆ دوو قوتو دەوا دەڵێ ئەوم بۆ فەحزکە یانی ئێستا دکتۆر من بۆکو بینەرێک من ناگەێنە نەتیجە ینی ئێستا من پرسیارەکە لێ جان کابرا هەیە ناوچی کەوتووە خوێندا دەنیشی لە خەستەخانە دەرچووە لە خەستەخانە دەرچووە وتی بیبەوە ناوچی کەوتووە ناوک دکتۆر نازای ناوک چی خۆی بوونی نییە ڕێفادە دروست کراوە ناوبوونی نییە بەڵام تازە ئێران مەدرسەی بۆ کردێتەوە زانکۆی بۆ کردێتەوە زانکۆی باسی سینت بۆکەن کە مێژوڵی 5,000 ساڵەوە باشە قسەکە بکە باشە قەی ناکە ئەو کابرا ناوچ کەوتیە ئەوە خوێن دانیشتەوە دکتۆر دوو بتڵە خوێنی تێکرایە ئاخری گوتیان بیبەوە ئەو کابرایە لۆ بمری لە فی سەبیلی چی هاتۆتە لای تۆ چابووە من چوم لە ماڕە پێی نەدەکرا بێ ناوچوو بۆ گرتۆتەوە بەرێ خلالی دکتۆر نەبی سۆ بەناوە یەکەم جارە دکتۆر ئەسڵی ئەم ناوکەوتنە چێ ئازارێکت بێرە ناوکەوتەوە قسەکەت دەڕاست قسەکەت بۆ تۆ دەکەم ئەزە بیکەرێ باش ئەو کابرای هات ئەو کابرای من چوم لە مارە کەوت بوو لە کورانی عنکاوە باشە کە ماری عوسمانی عازی عولایە کە مارەن لە بەستە پیازی ئامۆزاتی و زاواشتی کە کوڕەکە ناویشی میرزایە باشە کە چوم توای تەلەفۆنی بۆ بکەی برێ کاکە ئەو کابرایە پاشی چەند دقیقت بەوە پاشی چەند دقیقت بۆ ئەو ڕۆ ناوکمێ بۆ سپێر بەخۆی هاتە قەسی هاتە لەم گوت باشە ئەسڵی ئەو ناوکەوت نەچێت کاکە دەزانی سێنەوە ناوک دەکەوی لە زانست سێنەوە ناوک دەکەوی سێ بەدامەنی دابکەوی سالی دەکە بەخین دادەنیش ئەگە بەلای دڵی دابکەوی ئەرشێنتەوە ئەگەر لە ترس بیان دەبی لە تاسە شتەشی باشە ناوکەوتن چیە دکتۆر لە زانستی شتێک نییە بە ناوی ناوکەوتن چی ئەوەی کە لەوە ئەچێ و نەخۆشیە چییە شاخوێنبەر هەیە لە ناو هەناو ئەوە لێ دەدا عادەتەنها دەبینی ئێرەش دەگری لێدانی دڵە ئەو شوێن ئەو لێدانە هەیە ئەزاوانە زۆر دەستکاری دەکەن باشە دەکەمەوە کاسلی هەیە یان نییە ئەسڵ و ئەساسی کۆمەڵێک جوولە هەیە لە ناو جسم جوولەی ماسوولکەیە جوولەی خوێنبەرەکانە جوولەی خوێنێنەرەکانە ئەز ئەوانە دەستی دەست لە ڕووی دەرونیەوە نەخۆشەکە دەڵێەوە ناوکت کەوت بوو هاتەوە ناوک شتی وانە لە ناو باشە بەس دکتۆر من بۆ خۆم بینیومە من بۆ خۆم بینیومە یەک دەکە ئەم بە پێت بڵێ چی ئەم هەرێکێک دێ باشە بیکە بە قسەی ئەخیر بۆ بیکە بە ئاخیری دەزە دەمە ئێرە دەمارەکە لێرەیە دەمار ئەلێرەیە ناوک لێرەوە گیرێت ناوکە لێرەیە من دەست بە شن لەو عاندەهینەوە و دەست نادەمەزجیشی دەستیش نای دەستکی بەم نەرمەی دەسە ئەی باشە بۆ من نایزانم یا بۆ دکتۆرێک 15 ساڵە خوێنێ نایزانێ ئێستا تۆ توانی من فێرکەی ئەوە من ئاسانش فێرتەکەمە باشە ئاخیر قسە چییە ئاخر قسەم چییە ئەگەر ئێمان ئەو شتانە هەمووی دەکەین کە زۆر کەسێ دەکەوی یەک لەوانە کەس ئەو ناوکە کابرا دەمرد دەی دەستەکانە خۆش ئاخر قسەی من کاک دەروونەوەی وەزارەتی تەندروستی چۆن مۆڵەتی یاینە لە دەی ساڵی 2007
پێم خۆشە هەماهەنگێک هەبێ مۆڵەتی داونەتی عفو مۆڵەتی کۆمەڵی ڕۆگناسان لە وەزارەتی تەندروستی مۆڵەتی نەداوەتە کۆمەڵی ڕۆگناسان عفو کۆمەڵی ڕۆگناسانی کوردستان ڕێکخراوێکی ناحکومیە هیچ تعاملێکی ڕسمی لەگەڵ وەزارەتدا نییە باشە مۆڵەتان نییە و خۆشتانە شارنەوە طبعاً کەلیش پرسەکەتان ئێمە چەند تەلەفۆنمان بۆی کرد کاژێریش تەلەفۆنی بۆ کردووە ئامادە نیە لە دەرەوەی وڵاتە من وەکو خۆماتوم وەکو وەکو خۆداتوی باشە دوای پێم خۆشە هەماهەنگی هەبێت لە بینی وەزارەتی تەندروستی و ئەم سنتەرە سروشتەکانە ئیشی من دەرمانی جیایە نە جەڕاحەیە نە پزیشکیە من دەرمانی جیایی دروستەکەم پێم خۆشە هەماهەنگیەک هەبێ بۆ ئەوەی ئەم وەزعە زیاتر تەشەنە نەکا گەنجێکی وەکو من ئێستا لە نیوەی تەمەنیەتی تەمەنێکە بەڕێیەکە لەو پیشەیە بەس ئەوەی کە تەمەنێکی بەڕێ کردو ئەڕوا بەس ئەوەی کە ماوەتەوە بە وەزارەتی تەندروستی بیرێک لەوە بکات دەستەکانە خۆش دوا قسەی تۆ چییە من حەزەکەم ئاخر شت ئەوە بڵێم ئەو کۆمەڵانە هیچیان بەڕسمی لەگەڵ وەزارەتدا ئەوەیان نییە ئەنی هەڵسکەوتی ڕسمی ناکەن لەگەڵ وەزارت لە وەزارەتی تەندروستی تۆمار نەکراون ئەو کۆمەڵانە حەقی ئەوەیان نییە مۆڵەت بدەنە شوێن بەناوی جیا دەرمایی بکرێتەوە من ڕێنماییم ئەوەیە یەکەم زار بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەشێکی تایبەت بکرێتەوە لە زانکۆکاندا بەناوی هێربەڵ ینی بەشی گژوجیا بۆ ئەوەی خەریجمانە بێ شوێنی ئەوانە بگرێتەوە کە ئێستا لەو شوێنانە ئیش دەکەن دەسەکانی خۆش بێ منیش وەکو دوا قسە ئەڵێم بەر لەوەی ئەو بەشە بکرێتەوە جارێ من بە وەزارەتی تەندروستی ئەڵێم بەر لەوەی بی لۆ بکرێتەوە لە زانکۆکانی کوردستانە بەشێک بکرێتەوە بە ناوی دەرمانی جیایەوە یەک تۆز دەسوبردێ بکەن ئەو خەڵکە نەجاتدەن لەوەی کە یەک دنیا خەڵک ڕۆژانە ئەم دا و دەرمان و گژوجیا و بەدلی خۆی گەنجێکی 32 ساڵ من هەڵبەتە باسی جەنابەت ناکەم وەکو پێم وتیانی ئەگەر جەنابەت سیقەت بە ئیشەکەت نەبێ و کویشەکەت من دیتێڵ نازانم ناهاتیتە بەرنامەکە بەڵام خوا ئەزانێ ڕەنگە بەس لە سلەیمانی هەولێرە سەدان شوێن هەبێ بەدلی خۆی ئەم دا و دەرمانانە ئەگیرێتەوە بەعزێکی لە کەپەکی ئاردیشەچێ ئەیگرێتەوە ئەیرێ بە خەڵکو و خەڵکەکەش نازانێت چی بکات چی نەکات من لێرەوە داوا لە وەزارەتی تەندروستیەکەم تکایە با ئەو مێژۆ دووبارە نەبێتەوە کۆمەڵە شێخ و مەلا دروست بوو کلێنس و میز و نازانم چی و چیانەیە بە خەڵکەتا بینا قاقامان هات اینجا ڕاستەچین و شوێنەکانیتان پێداخست ئێستا سەدان شوێن هەیە لە کوردستانە هەر کامێرای کوردستان 24 و دەروون و دیاردا 50 شوێنی کردووە کە یەک دانیان ئامادە بوو قسە بکاتەنا ئەو بەڕێزە عەرەبەی کەوتی لە ساڵی 1970 ئامادەم تکایە دوا بەدوای ئەم بەرنمەیە هیمەتێ بکەن و دەستکەن بە چارەسەر وەکو مەلاژ وتی منیش وەکو ڕۆژنامە نووسێگەڵێم ئەگەر لاوازی سێکتەری تەندروستی نەبێ بەڕاستی نەخۆشێک پەنا نابا بۆ ئەم شتانی کە لەبەردەستی ئێمە هیوادارم شتێکمان کرد بێ کاتێکی خۆش سپاس مەلاجە